بۆ گفتوگۆکردنی زیاتر لەبارەی دۆخی ئابووری ئێران گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز سیاوەش محەممەدی شارەزای ئابووری ئێران لە شاری بۆنی ئەڵمانیا و لەگەڵماندا. بەڕێز سیاوەشم کاتتان باش. گەلێک بەخێر هاتنە کوردستان 24 پێشی نوکە قەیرانە نانی هەبوو نوکە قەیرانە کوالتیا ئاردیژی سەر هەلدا لە ئیرانێ ئەوا کول ئیران و ڕۆژهەڵاتی کوردستانê çêt bît birsîkirina xelkî xirabiya aborî bi zanabûna hikûmet vêdiketin heta ku hay ji kêşeyên dîne bîtin mesele çi ye? دیارە ئەو بابەتەی هۆکاری زۆرن کوردستان لەباری ئابووریەوە بەسراوەتەوە بە کشت و کاڵەوە. ئێمە لە کاتێکدا کە لە هەموو ئێراندا تەنیا شتێک نزیک بە 15% خەڵکی ئێران لەباری کشت و کاڵ کار دەکەن، ئێمە لە کوردستان ئەو ڕێژەی 22% لێکۆڵینەوە خست شارە ناوەندیەکانی وەکی تاران وەکی عێراق ئەمە 8% کشت و کاڵدا کار دەکەن. کوردستان هێندەی خەڵکی ناوەندی ئێران ڕۆژهەڵاتی کوردستان دەڵێم ئەو چوار پارێزگایەی ڕۆژهەڵاتی کوردستان لە بواری کشت و کاڵدا کار و ئیش دەکەن. بەڵام بۆ بەو حاڵەیش کە بەشێکی زۆری کشت و کاڵ خەڵکی کوردستان لە بواری کشت و کاڵ کار دەکەن و بەشی زۆری ئەو گەنمە لە کوردستان بەرهەم دێت بۆ کوالیتیەکەی خراپە بۆ ئەو قەیرانە سەری هەڵداوە. ئەوە دەگەڕێتەوە بۆ دەستێوەردانی ڕێکخراوە حکوومەتیەکان بۆ دەستێوەردانی ئەو ڕێکخرا و شوێنانە مەزهەبیەکان لە نێو ئابووری ئێراندا. با نمونەیەک بڵێم لە چەند ساڵی ڕابردوودا ڕێکخراوەکانی سەر بە ئەوەی کە پێ دەڵێن بەیتی ڕەهبەری ماڵی خامنەیی سەروی 20% ئابووری هەموو ئێرانیان بەدەستەوە گرتووە. ئەوانە نزیک بە 120 دانە لانی کەم ڕێکخراوی سێبەریان هەیە کە بەشی هەرە زۆریان لە بواری پیشەسازیدا چالاکراونەوە بەشێکیان سەر بە سوپای پازاران. بۆیە بەلای ئەوانەوە گرنگ نییە کە ئەو گەنمەی کە لە کوردستانەوە بەرهەمهاتووە دیارەوە دەگوازنەوە بۆ شوێنەکانی تری ئێران لەوێ دەیکەنەوە بە هارد. بەڵام بەو حاڵەیش ئەوەیە کە دەیبینین ئەو هاردە کە دەگەڕێتەوە بۆ کوردستان بەرهەمی کۆماڵی خەڵکەکە خۆیەتی کوالیتی ئەوەی نییە کە تەنانەت خەڵکی ئاسایش بتوانێ لانی کەم مافی سەرەتایی خۆی بۆ بەدەستهێنانی پاڕوویەکانی خاوێنی هەبێت. بەڵێ بەڕێز سیاوەش جگەر لە مەشپێتان وانە دۆخێکی تر لە ڕۆژهەڵاتی کوردستانە هەیە کەوی شەوەیە بەشی هەری زۆری کارگە گەورەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستانن، بەڵام خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بێکارن ئەوەی بۆیان ئەمێنێتەوە تەنها زیانەکەی تیکە لە کارگەکانەوە دەرەچێت. پێم وانە بێ بەشێکی زۆری ئەو کارگانە لە ڕۆژهەڵاتی کوردستان بن. بە ئامارێکتان پێ بڵێم ڕۆژهەڵاتی کوردستان بەگشتی نزیک بە ئەوە دانیشتوانی ڕۆژهەڵاتی کوردستان دەڵێم باسی نەتەوەی کورد ناکەم لەو پارێزگایانە وەک وەزانین ئازەری و تورکیشی لە هێندێک پارێزگادا بەگشتی نزیک بە 8 ملیۆن کەسن هەر چوار پارێزگاکەی ڕۆژهەڵاتی کوردستان. لەو 8 ملیۆن کەسە سەروی 6 ملیۆن و 200 هەزاریان سەروی تەمەنی 15 ساڵن. ئەو تەمەنەی کە ناوەندەکانی ئێران وەکو تەمەنی کار دایدەنن لە نێوان 15 تا 6 ساڵ. ئەگەر بەگشتی چاوی لێ بکەن نزیک بە 6 ملیۆن کەس لە ڕۆژهەڵاتی کوردستان ئامادەی کارن هیزی مرۆیین بۆ بازاری کار. بەڵام لە 11 ساڵی ڕابردوودا لە ڕۆژهەڵاتی کوردستان بە هەر چوار پارێزگایەکەوە کە زیاترین یا پارێزگای کرماشان بووە بەرزترین نرخی بێکاری لە هەموو ئێراندا بووە. واتە ئێستا ئەوڕۆ کە ئاخرین ئاماری ناوەندی ئاماری ئێران ستاتیکی ئێران دەرکەوتووە ئەوان بۆ خۆیان بەپێ ئەو ئامارە دەڵێن شتێک نزیک بە 970 لە 100 خەڵکی با بڵێن ئێران بێکارن. ئەو ئامارە لە کوردستاندا نزیک بە 14% دەگەر هەر چوار پارێزگاکە پێکەوە بکەنینەوە هەندێک پارێزگا وەکو کرماشان لە هەندێک وەرزدا حتا 22 حتا 23 لە 100 دەچێت. کەواتە بێکاری لە کوردستاندا زیاترین ڕێژەیە بەنسبەت کارگەکانەوە. با ئەوە بڵێن لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بەپێ ئامارە ئەمە بەپێ ئاماری ناوەندی ئاماری فەرمی ئێرانە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەپێ ناوەندەکانی تری ئێران کەمترین با بڵێن پیشەی پیشەسازی تێدایە سەناعەی تێدایە. ئەوە بەپێ داتاکانی ئێرانە. من وەکو نمونە باستان بۆ بکەم
بۆ نمونە لە هەموو ئێراندا لە شارەکانی سمنان تاران عێراق 40% خەڵکەکەی لە بواری پیشەسازی داگیر دەکەن لە حاڵێکدا لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە 20% واتە نیم هێندەی خەڵکی تری ناوەندەکانی ئێران نیم هێندەی نەتەوەی فارس لە کوردستان سەناعەمان هەیە پیشەسازیمان هەیە. باشە هێژە سیاوەشە بە دەدەمەکیدایە هەری داوی وڵاتی نێکێتی ئەوروپایژی گوتیە خەلکێ ئیران و ڕۆژهەڵاتی کوردستانی گەلک داخوازە مافێ پەنابەریەتکەن و 140 زیاتر پەسەندکردنە داخوازیێنوان دەدەمەکیدا کو ئابووریە ئیرانێ لەسەر ئاستی ڕۆژهەڵاتە ناوەڕاست سێەمە ئەو لەسەر ئاستی جیهانێژی 19مە بزێدەتر 337 ملیار دلاران و هەلبەت هەناردەیەوێن سەرەکە غاز و نافتن و 120 یا ئاخاوێژی ji bo berhemînana kişt û kalî guncawa bikêrt hêt kewataf abûriya xirab derencamê wan sizayên welatên Rojava li ser Îran hêt sapînin yan jî dîsa vedgerme ve xala destpêkê ev e siyaset e bi plana stratîjiyetek û xelek bihête birsî kirin. Em bila hewsa bêjin li Rojhilatê Kurdistanê û li Îranê biamê abûriyê Îranê li ser ew bingehiya dizî û talankirin hatiye binyadkirin. Leber wî xatirê em mîna welatên mêna ew welatên Misr, welatên Tunis, welatên Iraqê yani ew welatê biam eger em li Rojhilatê navîn çavlê bikin piraniyê wî welatê li ser barên gendeliyê hatine binyatinan leberî wî xatirê em nikarîn bêjin ew welat eger hûn dizanin Îran وڵاتێکە لەسەر نەفت ڕنیشتیە و وڵاتێکە ئەم بێژین لە ڕێ ئاوێ نزانم gelek tiştê stratejîk re Îran pla êkim li minteqa rojhilata navîna xwe heye bez jî li berî mudîriyet û ew planek tune û ew hikûmeta Îran hikûmetek nedemokratîk em nikarîn yani li ser wî hêviya xwe بنیت بنن که بیشین لإیران ام عبوریه که باش لپیش روز دیتا چی کرد. هجای سیاوش محمدی شرازای عبوریه ایرانی جبونا ألمانيا يدقل ما بو گلک سپاس.